گفتوگۆکانمان بەردەوام دەبن لەگەڵ فەرماندە و پێشمەرگەی دێرین کاگەنوەر دۆڵانی کە هاوڕێ و دۆستی نزیکی کاک نەوشیروانیش بوو گفتوگۆ دەکەین. کاگەنوەر سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێراتی سەرساو. زۆر سپاس بژیت. بەخێراتی بەخێر بی. چیت هەیە بۆ 9 ساڵەی کۆچی دوایی کاک نەوشیروان؟ زۆر سپاس بۆ ئەو مەجارێک کە بێتان داین قسە لەسەر جەناوی کاک نەوشیروان بکەین. سەرەتا سەری ڕێز و ناوەزانین بۆ مەجارە پیرۆکەی کاک نەوشیروان و یەک بەیەکی شەهیدەکانی میلەتەکەمان و ئەمڕۆ پێشحاڵم کە ئێمە بتوانین قسە لەسەر پیاوێکی گەورەی ئەم میلەتە بکەین ئەویش کاک نەوشیروان بۆ کە بەڕاستی دەوری گرنگی لە شۆڕش و پێشمەرگایەتیە هەبووە. ئەم پیاوە ئێمە هەم مەسوولمان بۆ هەم علاقاتێکی تایبەتمان هەبوو لەگەڵەیە لە ساڵی 1970 من ڕەفاقەتم بۆ لەگەڵەیە دۆساتیم هەبوو لەگەڵا و هەمێکی لەوانە بووە کە مەسوولی سکرتێری کۆمەڵە بووە و جێگری جەنابی مام جەلال بۆ لە یەکی نیشتمەنی کوردستانە و بەڕاستی ئەمانە بە تایبەتی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان و ئەو پۆلە سەرکردایەتی ئەوانەی کە لە 76 ئەمانەی 75 میلیۆنەکان دەرکرد بەڵام ئەوانەی کە لە 76 شۆڕشی گەلی کوردستانیان لە کوردستان هەڵگیرسانەوە بەڕاستی شتێکی زۆر مهم بوو لەو ظروف و زەمانە لە دوای نەمانی شۆڕشێکی گەورە لە کوردستانە. هەرچۆن باسی ئەمانە بکەی لەم زەمانانە هێشتا هەر کەم ئێمە ناتوانین بە باشی بازیکەین چونکە ئەوانە لە ڕۆژێک هاتنەکایەوە میلەتەکەمان تووشی سامناکی و دڵترسانێکی زۆر گەورە بوو. ئێمە خۆمان لە بیرمان دێ بەرەو نەمان دەڕۆشتین. حکوومەتی بەعەس بە هەموو ئیمکانەتێکی مادی و معنەوی ساحێبی بوو لەگەڵ هەندێک لە دۆستەکانی و دراوسەکانیش مەئەمەرەی قورسیان لەسەر ئێمە هەبوو بۆ ئەوەی نەمانێڵن. بەڵام ئازایەتی کاک مام جەلال و کاک نەوشیروان لەو زروفها بەڕاستی دەوری تەسیری زۆر گەورەی بوو هەم لە بەیانەکەی ساڵی 75 و هەم لەو پۆلە کەڵە پیاوەی لە کوردستان لە 76 و ساڵانی دوایی و بەردەوام. ئەمە عەقیدەیەکی زۆر مهم بوو. ئەم عەقیدەیە عەقیدەیەکی هەر دڵسۆزی و لە خۆبردوێتی و فیداکاری نەبوو. لەو زەمانەدا ڕاستی عەقیدەیەکی بەڕاستی فیداکاری بوو بۆ میلەتەکەمان ئینتیحاری بوو چونکە مقارڕە ناکرا لە ڕووی هەم لە ڕووی ئیمکانەت و لە ڕووی تەقەمەنی و لە ڕۆژانەوە یعنی وەرە و هێز و گوڕوتینی بە ئێوەش دەبەخشی. ئەم دوو پیاوە بە تایبەتیە دووجان و لەگەڵ ئەو برادرانەی کە لە سەرکردایەتی بوون و ئێمە نەرێتێکە بۆ لەناو لە سەرەتای یەکێتی نیشتمانی کوردستانەوە. ئەو نەرێتێ زۆر مهم بۆ برادرینە بۆی دوای گەڕەمەوە سەر مەسەلەی ئیمکانەتی ئێمە و حکومەتی عێراقی. نەرێتێکە بۆ نەرێتەکە عەقیدەیەکی زۆر مهم بووە. ئەم عەقیدە لە ئێمە لە یەکێتیەوە دەستی پێکردووە لە سەرەتای دەست بەکاربوونەوەی شۆڕشی نوێی یەکێتی نیشتمانی کوردستان دەست پێکردووە. ئەم نەریتە تۆ سێرکە لە هەموو ناوچەکانە لەو کاتانە کە ئێمە پێش شەڕی ئێران و عێراق پێشمەرگە بووین فەرماندە بووین ئێمە باش دەزانین چۆن بۆ ئەوە وەزعانە. ئێمە ئەم عەقیدەیە لە کوردستانە دەیان و سەدان و هەزاران فەرماندەی پێشمەرگەمان شەهید بووە. ئێمە ئەم نەریتێکە ئێستا لە لەوانە لە هەندێک وڵاتە هەبێ بەڵام لای ئێمە بووە. تۆ سێرکە لەو زروفانە ئەو فەرماندە و پێشمەرگەمان شەهید دەبوو ڕۆژ لە ڕۆژ بەقوترە بووین زیاترە بووین هیمەتمان زیاترە بوو. تۆ سێرکە ئەمە عەقیدەیەکی زۆر مهم بووە. یعنی دەتوێ بڵێ بە بڕواوە ئێوە چەکتان لە شانە کرد خەباتانە کرد. یعنی شانازیمان بۆ کرد و شەهید ببین هەموو شەهیدەکانمان. یعنی ئەمەنە بە عەقیدەیەکی مهمەوە سێرکە لە دایان شوێن و لەم کوردستانە لە هەموو جێگەکانە هێزی پێشمەرگەی کوردستان کە دروست بوو لە دوای 1970 هات بڕوانە چەندین خەڵکمان شەهید بووە. بەڵام با بێمە سەر مەوزوعێتە لێرە بۆی باسیکەین ئازایەتی ڕێخستن زۆر مهم بووە. عەقیدەی قیادەی ئەم قیادانە بە تایبەتی کاک نەوشیروان سکرتێری کۆمەڵە و تەنزیمی کۆمەڵە زۆر مهم بوو لە ناو شارەکانە. ئەسا یەکێ لە ئاساسەکانمان لەوانەیە بزانن بیش بیسپێتان
دایان و سەدان و هەزاران کادرمان لە شارەکان دەگیرا و ئیدامەکران و ئێستا سەرشوێنیان نییە ئازایەتی و لێهاتوێتی ڕێخستنەکانمان بوو بە ئەساسێکی زۆر بێتەوە لە ساڵی هەشتا شتەکەیمەی وڵاتەمان جێ ڕێستنەکانمان کوردایەتیان نەبچڕان ئازایەتی بوو هێزی پێشمەرگی کوردستانیان جێ نێشت ئەم عەقیدەیە لەلایەن کاک نەوشیروان و لەو زروفانە کاتۆتە پێشەوە عەقیدەیەکی زۆر مهم بووە مقارڕە بێ موسن مقارڕی ئەوەسانە ئەم کەلێمە قسەدەوانێت تۆزێ کورسایی تیا بێن ئێمە لە ڕووی ئیمکانات و چەک و تەقەمەنی و هێزەوە حکوومەتی عێراقی ساحێبی سەدان هەزار جێشی نیزامی دان هەزار سپەرات و چەندین هەزار بەکرێگیراوی ناوێن مەفرەزە خاس و تەواریوانەوە ئەم کوردستانیان وەکو جاڵجاڵۆکە چنی بوو بەڵام لەسەر عەقیدەی ئەم پیاوانە کاک نەوشیروان دەوری هەبوو زۆر لەسەر عەقیدەی ئەمانە ئەو مەفرەزانە وجوی حکوومەتی عێراقی نازانی مەفرەزێ حەو کەسەش کەس بوو وەربژێ گۆنی قڵەشمە بێ بوو وجوی حکوومەتی عێراقی نازانێ ئەمە عەقیدەیەکی زۆر مهم بوو لە خەباتێکی دوای ئەوەی کە ئەم وڵاتە هینیتیان نەما بوو هیچ چەگارێکیان نەبوو لەو ڕۆژە کە یەک چەگار نەما بوو لە وڵاتە کە یەک کەس نەبوو دیفاع لە میلەت بکە ئەم پیاوە نەبوون بە سەبەبی دروستبوونەوەی شۆڕش و هێزی پێشمەرگەی کوردستان و هێنانە مەیدانیشەوە بەرەو ڕووی حکوومەتی عێراقی بنەوە ئەگەر بێ مقارڕە بکەی لەسەر مەوزوعی هین 1 ملیۆن لەوانێ 1 ملیۆن فەرقمان بوو بێ لەگەڵ حکوومەتی عێراق ساحێبی هەموو شتێ بوو جگەر لە خۆشی ئێمە بەسەراعەت ئێمە ئەو هێزە بوون تەنیا پشتمان بەخوا بەستە بوو بە جەماوەری کوردستان و بەچەکی کۆن و فشێکی کۆنەوە ئەو هێزە کە ئەمان قیادیان کرد قیادەی ئەمانە هەر چۆن باسێکی ئەمە ئەوێ بزانێ مقارڕەی بکەیت مقارڕەی عەقیدەی دڵسۆزی و لێهاتوێتی و شۆڕەجێڕەتی ئێمە چۆن ئەو لە ملیۆن ئێمە لە 3 ملیۆنەوە بووین ئەو نایەکایی و نامێنە کوردمێنە مەژدمان بەڵێ حکوومەت بەڕوخەیە یەکێتی نیشتمانی کوردستان لە ساحەی مەیدانی خەباتی خۆیان جێبەجێ کرد زۆر باش تۆ بەم ساڵانەی دوایشە لەگەڵ کاک نەوشیروان نبووە تا کۆچی دوایی کرد و ئەوە هەر لێوەی نزیک بووی بە چ شتێکی کاک نەوشیروان سەرسام بووی وڵی من لە ساڵی هێشتا برینار بووم چوومە مەقەڕەکەی کە چووم لەوێ وتیان چۆن مەقەڕەکەی کاک نەوشیروان من خراپ برینار بووم لە خراق برینار بووم کاک جعفر و کاک بەختیار و کاک سەربەست کاک ڕەحمان دوان مامای دوانیان بەڵام ئەویش ڕقما کرد لێ بخرا برینار بووم سەلامەت ترجمە ئێران چوون مەقەڕەکەی و سەرتار باسییان نەکرد زۆر لەوێ کە سێرم کرد بەڕاستی کاک نەوشیروان لەگەڵ پێشمەرگانە فەرقی نییە لە ناو مەقەڕەکە حرمەتیی زۆری لێگرتن دوای زانیم کاک نەوشیروانە حرمەتی زۆر لێگرتن ئەم پیاوە سکرتێری کۆمەڵە بێ و جەگری مام جەلال بێت لێ و نەمەخۆرامزانی دوایی ئیتر دوای قسەی لەگەڵا کردین و بەڕاستی کۆمەڵێت تەرجیعی زۆر گەورەی کردین باسیەوەیکە وتی لە پێناوی میلەتێکە بتەوێت دیفاع لە کەرامەتی میلەت دەکەیت ئەوان هەموو شتێکمان بەسەردایە باسی یەک دوو شتێک کرد باسیەوەی کرد وتی ئێمە لەو قەندیل و مەندیلە لەو قەندیل و مەندیلە لە شەوی وا بوون تا باین نوانێرا بخۆین لە ترسی هەموو لایەک لە ئێرانیش ترسان لە ملەوە لاشت چوینە ئێرە من 3 مانگ پێش و دوای شاتمە هەر شۆچمە و لای هەر زۆر تەرجیعکردن یەکێک لەو شتانەی کە مهم کاک نەوشیروان داچەی تێکردنەوە دەخۆ تا ئێزا ئەو مهمەتە قەت من لە دڵم دەرناچێت باشە بەم ساڵانەی دوای سەردانە دەکرد دایم بێخۆ پێکەوە بوون زیاتر باسی چیتان دەکرد باسەکانتان سیاسی بوو یاوە بیرێنانەوەی ڕابردوو سەردەمی شاخ بوو باسی چی بۆ ئێوە کرد چۆن تەژیعەوەیە کرد بە چه سیفەتێکی سەرسام بووی من لەم دوایە خۆمان بەڕاستی تەسیرات هەبوو لە ناو حیزبەکەی خۆمانە هەوڵمانەدا ڕاستیکەینەوە هەوڵمانەدا ئێمە جەماوەری کوردستان ئەم باسی یەکشتان بۆ بکەم ئێمە لە ساڵی هەشتا ئەم سەرپەرشتیە کرد لەم فالەکانە وەکە چوونی ئێرانیشەوە خۆی لەسەر حدودە مایەوە قەراری بۆ ئینتیفازە بۆ بەزمە ڕزم بۆ مانەوەی هێزەکانمان یعنی گەورەترین تەرجیعی کاک نەوشیروان و برادەرەکانی ناو یەکێتی هەموو ئەوانەی کە ماون ئێستا بەوانەی کە بزانم کاک مولازم عومەرە کاک فرێدونە کاک جەبار بوو کاک کۆسرەت بوو کۆمەڵە سەکردایەتی و هەموو پێشمەرگەکان و هەموو فەرماندەکان و ڕقسەکان بۆ پشتیوانیان نەکرد باسی ئەوەیە کرد کە ئێمە بەڕاستی لە داهاتووە جەماوەر تەسیری باشێ بێ ئێمەش ئەبێ دانەبڕێن لە جەماوەر بۆی جەماوەر ئەچینەوە کوردستان بچینەوە کوردستان باسی شتی تری دەکەم برادەکان شایەتن لە مۆزوعەکانە ئەمە ئیمانە کرد
لەمە دو کاکنیشوان ناڕزایی هەبوو مش ناڕزایمان هەبوو ناڕزا بوو ئەم ینی ناڕزایەمان تەسنەی کردکەوە بەڕاستی وەزع دروست بوو زوتنەوەی گۆرانی دروست باسێمانەمانەکە لە کاکنیشوان باە ئەوان مامان کردووە ینی بڵێ باسمان نەکرد بێت لە هەمە ڕەمەکی بی بە دیارە لە قۆمانەوە نا باسیش کراوە کە لە ناوێکێتیا وەزەکان چاکەین ولا کە جاش بووینەتەوە مەسەرەن ینی مۆزەکان ئەمە بوو کە تۆزێت هەم بەڕاستی خۆ بڵێ کە دروست بوو هەم لاەن پارتیشی تیا بوو ئەوەی پارتی زیاد لە حەدەڕۆی چونکە ئەو ڕەنجەی ئەو ڕەنجە و ئەو خەباتە و ئەو پێشمەگاتی کە هێزیەتی کردبووی هیچ حیزبەتن نێکردەوە هەمیان بەسایی یەکێتیەوە لە وڵاتایان توانین بژین ئەمەش ئێوە گۆرانیشتان دروست کرد ئەم حقیقەتە ئەزانی و خۆتان بەشدار بوون تێیدا کە ئەوەی کێتی بوو ئەوەی کردووە دڵتان بۆی کێتی لێدا ناتوانم بەعام بڵێم بەڵام زۆر بەمان لە کاتی نێشە بەشێکمان من ئەوانەی ئەوانەی جیواتی گشتی ئەزانم ئێمە لە سەتان لە نەوەت بەرەو ژوور ڕەمان ئەوە بوو بەڕاستی کاتی خۆش ڕەمان وا بژانە بینەوە بەشێکی زۆرمان ئەوانەما کە زەحمەت و هیلاک بووین و ڕەفیقی هەموو شەیدەکان و ڕەفیقی هەمیان بووین و مامجەلاج مەسئولی ئەممان بووە ڕەمان وا بوو بەڕاستی لە ناوێکێتیا وەکو تارێکی تارە ببینینەوە باسی وەزەکان بکەین بەڵام لەو کاتەشا کە هاتینەوە ئێتفاقمان کرد بەداخەوە ئێمە ئەوانەی جیوادی گشتی ئێستا گویان لێمە لە جیوادی نیشتمانیش لە خەڵقەی تەنیش بەڵام جیوادی گشتی لە سەتا نەوتمان بەرەو ژوور ڕەمان وا بوو پێشمان سەداگر بووی لەگەڵێکێتیا یەک بگرینەوە بۆی یەکردبوونەوەمان بۆ قانجازی میلەتەکەمانە بۆ قانجازی هەموو لایەکە کۆتا قسە چیە لەسەر کاک نەوشیروان لەسەر بۆچوونەکانی لەسەر ئەفکارەکانی لەسەر ڕوئیایی بۆ حکومڕانی لەم وڵاتە وەڵا ئەوەی کە کاک نەوشیروان هەوڵیدا بەداخەوە ئەوەی کە کاک نەوشیروان بریلە کردەوە هیچ لە هیچ ڕوویەکەوە هیچ مەسلحەتی خۆی تیا نەبوو و هیچ بەرژوونێکی تیا نەبوو تەنها و تەنیا دەویست بەڕاستی ئەو خەباتەی کە کردومانە ئەو ئوستوبە سیاسی کە خۆی لەسەرەتی بەڕاستی جێبەجێ کرێت چونکە لەم کوردستانە ئێمە جگەر لەوەی لە ناو هێزی پێشمەکەی کوردستانە دەیان و سەدان و هەزاران پێشمەگە و فەرمادە و کادرمان شەید بووە چی لە زیندان سیاسەکان تۆ اینجا لەم کوردستانە بەڕاستی بەرپرسی مەوزوعەکان لە کوردستانە یەکێتی نیشتمانی کوردستان بووە لەبەرەوەی کاک نەوشیروان هەوڵی بۆ ئەوەدا ئێمە ئەنفالەکان کیمایباران زیندان سیاسەکان 8,000 بەرتانی بێسەر و شوێن هەمووی ئەمە لە وڵاتە کە شەید بووە بکارێ بکەین ڕووسور بین لە بەردەم خەڵکە ڕوو ڕەش نەبین لە بەردەم خەڵکە بە کودیەکەی ئەم کەلیمە قسە خۆشی نییە ئێمە ڕووجوانەکەمان نەما بوو لەبەرەوەی لە حیزبی یەکێتی لە سەردەمی ڕابردووە حیزبێکی مۆدێل بووە حیزبێکی ئەدایەکی دیموکراتیەتی گۆڕانتان دروست کردوانیتانەوە ڕوو سووریا بەدەست بێنەوە یان ئێستاکە نەتیجەکەی دەبین نەماتوانی بەداخەوە نەماتوانی کاک نەوشیروان کۆچی دوایی کرد مامجەلاجی شەر کۆچی دوایی کرد خۆی ئەگەر یەکی لەم پیاوانە بماهەیە لە داهاتووە هەردوو هەشمانێکمانە گرت و زۆر باشیشە بووین بەڵام تر دووشیان ڕۆشتن کاک نەوشیروانیش کە ڕۆی تر ئەوشمان بۆ ناتەدی سەبەبکەش یەکێ لە مەوزوعەکان کاک نەوشیروان خۆی پیاوێکی بەتوانا و هەموو شتێکی لەدەستە هات بۆ ئەوەی هەموو شتێکە لەدەستی هاو ئەقلەتی باش بوو لە وەزەکانە خۆی تۆسێکە لە ڕابردووە هەر شتێکی پێشنیار کرد بێ هەر شتێکی باز کرد بێ هەر شتێک هەوڵی دابێ لەسەری هەوڵی داوە بۆی بەڕاستی ببینە نمونەیەکی جوان بۆ جەمهوری کوردستانمان بەڵام ئێمە بەڕاستی هەمومان تا حەدێ لاماندا ئەم ئامانەتەی ئەمە دووبارە و سێبارەی دەکەمەوە ئەم ئامانەتە وەکالەتێک کە بوومان ئامانەتەکەیمان وەکو خۆی بۆ جەمهوری کوردستان و بۆ شەیدەکان جێبەجێ نەکرد چونکە ئێمە ئەم خاکی کوردستانە وەکو ئەو هێزە یەکێتی و گۆڕان کە بێکەوە بووین هەموو دۆڵی و هەموو شوێ گوشاکە شەیدمان دیاوە پیا فەرماندە ئازاکانمان پێشمەرکە چاکانمان ڕێخستنەکانمان هەموو شەیدمان تیاوە فەرمان تیاداوە کاکە لەسەر هەموویەوە ئێمە لەم وڵاتە لە ئەنفالە و لە کیمایبارانە دەیان و سەدان هەزاران ئافرەتمان ڕۆی مەسلەی کوردیە لێ نازانم بۆچی بەڵام پیا مشکلە نییە شەید بێ بەڵام ئێمە دەیان هەزار ئافرەتمان لەم وڵاتە تیاچوو لەسەر لە پێناوی کوردایەتی و لە پێناوی کەرامەتی میلەتەکەمانە دەبایە ئەمەی کێسە خەڵگلی لێمانە لە هەمومان
کردمان بەرامبەر خەڵک ناوایمان کرا ئەوەیە خەڵک هەموو کاتێ بەڕاستی بەو پیرۆزی و بمقدسی سەریکردنیە بەڵام لاماندا ئەمانەتەکەمان جێبەجێ نەکرد ئەمە بۆ ئێمە خراپ بوو بەڕاستی ئەوەی کاک نشوان هەوڵی بۆ ئەدا بۆیتی ئەکۆشا ئیتر خۆ کە دوای مردنیش شتەکانی خۆی تازە بە ئەنجام نەگەشت و نەگەر سەرکەوتن بەدەست لەوە شتەکە جێبەجێ نەکرا بەڕاستی بە خراپە بە باشە نەگەڕایەوە خۆ حەزەکەم زانین لە دوایشە لەگە جەناوی مام جەلال گەشتە قەنەعاتیە بەڕاستی هەردوو لامان یەکگرین و بە قسەکانی کاک نشوانیش بکەین قسەکانی کاک نشوان بەڕاستی زۆربەی ڕاست بوو بە قسەی کرد بکردایە بە قسەکانی کاک نشوان بکرایە زۆر جوانە بووین یعنی بۆ ئەم وەزعی خۆمان بۆ ئێستا خەڵک پاشایە لە وڵاتە تۆ چی کردی چی نەکردو من جارەتیش دایان و سەدان جایتیش سەری ڕێز و نواز دایانێنم بۆ گۆڕەکەی کاک نشوانی شومان جلانوش و یەک بەیەکی شەیدەکانی کوردستان و سەلامەت زۆر سپاس بۆ کاگەرنوەر دۆڵانی هەر ساغ و سەلامەت بی هەروە ساغ و سەلامەت بتبینین سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بە خێراتی سەر چاو سەر بەخێر بێ